بنای خوای بخشنده مهربان حمد و ثنا و سپاس و ستایشی به پایان بخوای پروردگار جهان، درود و سلام لسر پیغمبری عزیز و خوشویستمان صلی الله علیه و سلم و لسر اهل بیت همو یاران و همو شون کەوتوانیان تاکۆتە زەوان برایانی عزیزم لە پرۆگرامی زاد بابەتی تەزکیە و تربیە قۆناغی دوو گەیشتینەتە لاپەڕەی 47 ثمرات الصبر. فرمووسە سوران. ثمرات الصبر: أولا العطاء والخير الواسع الذي لا أفضل منه. قال رسول الله صلى الله عليه وسلم: وما أعطي أحد عطاء خيرا وأوسع من الصبر. متفق عليه. بەرهەمی ئارامگرتن یا بەرهەمەکانی ئارامگرتن یەکەمیان بەخشش و خەیرێکی فراوان کە هەرگیز شتێک نییە لەوە گەورەتر بێ، لەوە چاکتر بێ. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ: وما أعطي أحد، هیچ کەسێک پێی نەدراوە عطاء خيرا وأوسع من الصبر، بەخششێکی چاکتر و فراوانتر لە ئارامگرتن. بەڕاستی ئارامگرتن بەخششێکی گەورەیە، بەڕاستی ئارامگرتن خەیرێکی زۆر عەزیم و گەورەیە. ئەو کەسانەی ئارامیان هەیە بەڕاستی هەم لە دنیای بنەوە هەم لە ئاخرەتەی بنەوە. بەڵام ئەو کەسانی کە ئارامگرنین، ئەو کەسانی کە سەبریان نییە، بەڕاستی لە دنیای شەناشرین ئەبن. یعنی تەماشاکە ئێستا تۆ لە هەرچی مووقفە هەیە ئەگەر خۆگربی و ئارامگر بێ بیتەوە. چەند جار مەشاکل بەسەرتانە هاتووە لە ژیانتانە بەهۆی سەبرەوە بردتانەتەوە، بەڵام چەند جار مشکلەی بچووک هەبووە بەهۆی بێسەبریەوە لە دەست یعنی کارەساتتان قەوماندووە. هەرچیت کردو بۆ چاک ناکرێت، بە ساڵانێک بۆت نایەتەوە سەرتایم. من خەڵکە ناسم بەهۆی بێسەبریەوە تەلاقی خواردووە، ژنێکی لە دەست دەرچووە، یعنی بڵێم هەموو عالەم حەسوودی پێ برد کاتی ئەو ژنیان پێدا، بەڵام بەهۆی بێسەبریەوە سێ جار تەلاقی خوارد و هەمووی لە دەستدا. ماڵ و مناڵی سەری ئیسا لەسەر جادە کابرا، نازانێت چی بکە، بە دوای حیلە شەرعی ئاگەڕێ، بە دوای فێڵە ئاگەڕێ، بەڵام ژنەکەی ئیماندارە و قبول ناکا بە حیلە شەرعی بگەڕێتەوە بۆ لای. ئەمە هەمووی بێسەبری. خەڵکانێک هەیە بەهۆی بێسەبریەوە لەوپایی گەورەیان لە دەست دەرچووە، هەر لە دنیا چکە بێسەبر بووە لەوپایەکی گەورەی لە دەست دەرچووە. تووڕە ئەبێ لە تووڕەبوونێکا و لە هاوچوونێکە لەگەڵ سەرەوەی خۆی ئاکاتە شەڕ و کاتە بەزم و لەودا دەرێکەن و ئەینێرنەوە بۆ ماڵ. ئیتر جگا لە قیامەت پێغەمبەران بەچی پلەیان بەرزترە؟ بەهۆی سەبرەوە. وە لەناو پێغەمبەرانیشا ئولو العەزم بەچی لەوانی تر ئەفضەڵترن؟ بەهۆی سەبرەوە. یعنی عەزم، ئولو العەزم یعنی خاوەن سەبر، سەبریان زیاترە لەسەر ناڕەحەتیەکانی دنیا. بۆیە هیچ عەتائێک نییە ئەوەنەی سەبر، هیچ بەخششێک نییە ئەوەنەی سەبر گەورە بێ. بەڵێ دووهەم. ثانيا الصبر ضياء. عن أبي مالك الأشعري رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: الصلاة نور، والصدقة برهان، والصبر ضياء، والقرآن حجة لك أو عليك. رواه مسلم. ولذا عندما تحدث الله تعالى عن أهم الآيات الدنيوية في سورة إبراهيم ولقمان والسبأ والشورى ختمها بقوله: إن في ذلك لآيات لكل صبار شكور، أي لا يرى هذه الآيات ولا يستنير بنورها إلا أهل الصبر والشكر. صبر بالراسي روناكي. رسول الله أفرمي صلى الله عليه وسلم لو حديثا أفرمي صلاة نورة، صدقة برهانة، يعني نيوج نورة، صدقة بلغة بالراسي بلغة بدست ولا روج قيامتها. يعني بلغيك عين نوكو تشون هوي لسيطرتها بالربا بهوي هيوكتوا، لما فرزيك مرور رزقاتها بهوي إجازة كتوا. عينا لروج قيامتها صدقة بدست ويا لهيت شو كان هاوستي، نلا سر بردي صيرات، نلا درجاي بهاش حيت شو نكا بهوي صدقة كانتوا بلغة بدستوا. والصبر ضياء، وتي صلاة نورة بلام صبر ضياء، هردو كيشان نور بلام نور هردوان روناكين بكردي خومان، بلام نور روناكية كحرارة وقرمي لقلانية، بلام ضياء روناكية كقرمي لقلاية.
ڕووناکیەکە کە گەرمی لەگەڵایە ئەوە فەرقەکەیت، یعنی فەرقی بینی ضیا و نور لەو خاڵەیە. ضیا حرارەت و دفئی لەگەڵایە، یعنی گەرمی و گەرمبوونەوەی لەگەڵایە، بەڵام نور ڕووناکیە، بەڵام ڕووناکیەکی لەسەر خۆیە، حەلیمە، نەرمونیانە. بۆیە خوای تعالی فەرمێ جعل الشمس ضياء والقمر نورا. ئێستا سێرەکەی مانگ ڕووناکیە، بەڵام ڕووناکیەکی لەسەر خۆیە گەرمە ناکاتەوە، بەڵام خۆر ڕووناکیەکە جاری وایە ئەوە نەگەرمە پێویستە بە چەترێکەیە تا لە گەرمەکەی خۆت پارێزی. لەبەر ئەوە سەڵات ڕووناکیەکە زۆر ماندووبوونی لەگەڵا نییە، زۆر هیلاک نابی، بەڵام سەبر ڕووناکیەکە، بەڵام ئەسووتێنێ. جا سەرچاوەی شەمەوە ضیا سەرچاوەی نور. حتى برا ئیسا حتا نوێژ سەبرت ناتوانانی نوێژ بکەی، بەس خەڵکمان هەیە یعنی نوێژەکە بەڵام جاری وایە نوێژەکە بەڵام سەبری نییە. يعني الصبر يعني الصبر هۆکارێکە بۆ ئەوەی کە سەبر ئەبێتە مای ئەوەی کە نوێژت بەردەوام بێ، کە گەرموگوڕی دایمە لە نوێژ هابێت، چونکە نوێژ سەبری ئەوێ. بەڵام جاری وایە کابرا نوێژەکە، بەڵام نوێژەکە حتى لە ناو نوێژەکە بێ سەبری پێوە دیارە، يعني سیرەکەی پەلەپەلێتی عەجەلێتی حتى لە نوێژەکەش بێ سەبری پێوە دیارە، حتى لە ناو نوێژەکەش. بۆیە ناتوانێت بەردەوام بێ. ئەو کەسانی کە ئاوانە نوێژەکانە ناتوان بەردەوام، چون نوێژێکی بەردەوامی سەبری گەرەکە. هەلا بەرەوە خوای تعالی جا طبعا حدیثەکە هەم بەدەمیەوە فەرمێ والقورآن حجة لك أو عليك، وقورآن یا بەڵگەیە بەدەست و یا بەڵگەیە لەسەرت، یا بەڵگەیە بۆ تۆ لە قیامەت عەڵەی خوایە قورآن من ئیشم پێ کرد، خوێندمەوە ئیشم پێ کرد، یان ئەوەتانێ خوێندەتەوە بەڵام ئیشت پێ نەکرد، ئەبێتە بەڵگە لەسەرت. بۆیە خوای تعالی کاتێ باسی گرنگترین ئاەتەکانی دنیاکە لە سوورەتی ئیبراهیم و لوقمانە و سەبە و شوورایە، کۆتایی دێنێ بەوەی کە فەرمێ إن في ذلك لآيات لكل صبار شكور، يعني لا يرى هذه الآيات، أم آياتانا كسيك نايبينه وكسيك نية إسفادة لنوري أم آياتانا بكا إلا أهلي صبر وشكر نبي. ما سيم. ثالثا الفلاح والنصر ونيل المطلوب. قال عز وجل يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون. وقال واستعينوا بالصبر والصلاة. عن ابن عباس رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم وأن النصر مع الصبر. سيم خۆشەویستەکانم سەرفرازی و سەرکەوتن و بەدەستهێنانی داواکاریەکانت بە سەبر دەستەکەی. خوای تعالی فەرمێ یا ئەیها الذین آمنوا اصبروا وصابروا، ئارام بگرن و هانی یەکتریش بدەن لەسەر ئارامگرتن، و رابطوا و ڕیباط بکەن، یعنی ڕیباط ئەوەیە کە جێگیر ببی لە شوێنێکە سەنگەر چۆڵ نەکەی بە دوژمن. واتقوا الله، و دائیم خۆتان بپارێزن لە نافەرمانەکانی خوا تاوەکو سەرفراز ببن، کەوا بوو بە سەبر کە خۆت بیگری و پاشان تەشجیع یەکتری بکەن لەسەر سەبر، لەسەر ئارامگرتن و جێگیربوون و سەنگەر چۆڵ نەکردن بۆ دوژمنان و خۆپاراستن لە نافەرمانەکانی خوای پەروەردگار ئەبێتە مایە ئەوەی کە سەرفراز ببی. و هەروەها خوای تعالی فەرمێ ئەنا ببەنە بەر نوێژ و ڕۆژوو، عەفوەن نوێژ و سەبر، ئەمان ڕۆژوو شەگرێتەوە. بەڵێ. و هەروەها ئیبن عەباس ئەفەرمێ خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ وأن النصر مع الصبر، ئەڵێ بەڕاستی سەرکەوتن لەگەڵ سەبرایە. برا وتراوە ئەڵێ سەرکەوتن چییە؟ صبر ساعة. إنما النصر صبر ساعة، يعني سەرکەوتن صبر یەک ساعت. جاری وا هەیە تۆ خەریکە دوژمن ئەشکێ، خەریکە ئەشکێ بە سەبرت نییە، تۆ خۆت ناگری بخۆی تۆ بەر لە ئەوە ئەیدۆڕێنی. رابعا نيل محبة الله سبحانه، فقد علق الله تعالى محبته بالصبر وجعلها لأهل الصبر، فقال وكأين من
نبي قاتل معه ربيون كثير فما وهنوا لما أصابهم في سبيل الله وما ضعفوا وما استكانوا والله يحب الصابرين. ولكاتي صبر محبتي خوي پروردگار بدسيني سير كخوي تعالى محبتي خوي بسوته صبروا تماشاك وكأي من نبي شنها بيغمران هي قاتل معه لقل يا جنگان يعني لقل أو بيغمرانك وما لقل يكبون بيناي خوي جنگان ربيون يعني كسانك خوي رباني كثير فما وهنوا سبحان الله سارد نبونوا طبعا زور كسارد بيتوا بلام أمانة سارد نبونوا لما أصابهم بهوي أو نار حتيان وكتوشان أبيه لبينا يخوايا وما ضعفوا لاواز نبون وما استكانوا تسليمي دجمن نبون مليان كاش نكبو دجمن والله يحب الصابرين خواي قورا أهو آرام قراني خوش كان مهمة كان قرنقة بله. خامسا المغفرة ومضاعفة الأجر. قال عز وجل إلا الذين صبروا وعملوا الصالحات أولئك لهم مغفرة وأجر كبير. وقال سبحانه وتعالى إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. أهلي صبر خاليان خوشة أهلي صبر أجر پاداشتان سنورينيا پروردگار فرمي إلا الذين صبروا وعملوا الصالحات أولئك لهم مغفرة وأجر كبير إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب حسابي نية هو يبغى خواه فرمي حتى خصية الصوم لي وأنا أجزي به أفرمي خواه پروردگار فرمويتي روجو بو منو من خون پاداش يدموا چونك روجو صبره پاداش دكي سنوري نية. سادسا الجنة وبيت الحمد. فإن الله تعالى يجازي المؤمنين بالجنة على صبرهم كما قال تعالى سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار. وقد كان النبي صلى الله عليه وسلم يمر على ياسر وسمية رضي الله عنهما وهما يعذبان من كفار قريش فيقول لهما صبرا يا آل ياسر فإن موعدكم الجنة. وفي الصبر على المصائب يقول الرسول صلى الله عليه وسلم يقول الله تعالى ما لعبد المؤمن عندي جزاء إذا قبضت صفيه من أهل الدنيا ثم احتسبه إلا الجنة. وفي حديث أبي موسى الأشعري رضي الله عنه في من فقد ولده فصبر فيقول الله تعالى ابنوا لعبدي بيتا في الجنة وسموه بيت الحمد. بله صبر أبيت معي أويك بهشت الدسكة بيت الحمد شدسكة لنا بهشته خوي پروردگار پاداشتي صابرين ببهشت داتوا سلام عليكم بما صبرتم أنا وهشته خوي تعالى سلام عليكم بأهلي بهشته فرمي السلام إخواتان ليبه بهوي أوك صبرتان قرد فنعم عقبى الدار براستي باشترين پاداشت أو شونه سرنجام باشترين سرنجام أو شونه. وبيغمري خاص الله سمي دابا لا آل ياسر كاتل عذاب درين للاين مشرك كان قريش أي فرمو صبرا يا آل ياسر فإن موعدكم الجنة أي فرمو صبر آرام بقرن أي آل ياسر آرام بقرن بردوان بالنسر آرام قرتن موعدي منو إيوه بهشت لصبر قرتن لصر مصيبات بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم عبدي إيمان دارم كاتيك من خوشويستي لي أسينما ولا دنيا هل بجارديك جاري وايتو من عليك زور خوشوي يا أخي زانك زور خوشوي يان برايك خودت زور خوشوي كاتي خوي تعالى
لێت ێسێنێتەوە تۆش سەبرەگری لەبەر خاتری خی پەروەردگار شتێک ناڵی ناشکری پێوە دیار بێ ئەفەرمێ مادام سەبرەگرێ لەسەر ئەوەی کە من سەفیەکەی خۆم سەفیەکەیم لێ سندەوە یعنی هەڵبژاردەکەت هەڵبژاردەت فەرقەکە ئیزە هەیە برایەکی زۆر خۆشە هەیە باوکی زۆر خۆشە هەیە دایکی زۆر خۆشە هەیە خێزانەکەی زۆر خۆشە خەڵکی ترژی خۆشە بەس ئەوەی لەنایەنە هەڵبژاردووە هەیە کوڕەکەی کچەکەی خوای تەعالا لێی سندەوە سەبر بگرێ ئاداشتی ئەو کەسە تەنها بەهەشتە ئەغرانێ کەسەی سەوا تەفسیرەکە بەس وا تەسەورەکەمە کچ و کوڕە بەس جاری وایە تۆ برایەکی خۆتت ئەوەندە خۆشگە دەبێ سە من کەسێکە ناسم ئەوەندە براکانی خۆی خۆشەیە تەسەور ناکەم کوڕەکانی ئەوە نەخۆش بێ ئەنی زۆر براکانی زۆر خۆشەوێ ئەوش نعمەتی خوای پەروەردگارە کە تۆ مثل ئەوە جا ئەوەشی بەرەکەوێ بۆیە یعنی سەفی لێرە مەرج نییە یعنی کەسێکی دیاری کراوە بێ هەر کەسێک لە دەوروبەرت حتى ئەم حەدیثە بڕیوایەتێکی تراتوە یان ئەتوانم بڵێم حەدیثێک لەم هاوێنەی ئەمە هاتووە کە باسی چێکە باس حەبیبەتەی یعنی چاوی علەما بە چاو لێ کێدەنەوە یعنی ئەگەر خوا چاوی لێ بسێنێتەوە سەبر بگرێ ئاداشتی ئەو ئیلا بەهەشتە لە حەدیثەکەی ئەبی موسای ئەشعەری هاتووە ئەفەرمێ کەسێک ئەگەر کوڕەکەی لێ بسێنرێتەوە سەبر لەسەری بگرێ ئەفەرمێ بۆ ئەو کەسە خوای تەعالا ئەمرەکە کەوا ماڵێکی بۆ دروست بکەن لە بەهەشتا و ناوی بنەن بەیت الحەمد بۆیە پیاوە پیرەکان کاتێ مصیبەتێکیان تووشە بێ کوڕێکیان ئەمرێ یا کچێکیان ئەمرێ الحەمدولیلا ئەوان زۆر گرنگە والله من ئەتوانم بڵێم ئێستا هەست دەرکم بەوە کردووە بۆ ئەوانەیان من زۆر عەجیب مادەموت خۆی ئەسڵ وایە بڵێ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون بەس ئەوانەیان الحەمدولیلا دەگەی بۆی چکە بەیت الحەمد بە تەماحیەوە کە ئەو شوێنیان دەستکەوێت خۆی پەروەردگار بەخاتر ناوەژوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە هیدایەتمان بدە سەبر و ئارامیمان پێ ببەخشێ لەسەر ناڕەحەتیەکانی ئەم دنیایە اللهم إنا نعوذ بك من قلب لا يخشع ومن علم لا ينفع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين